قەزای پێنجوێن جگە لەوەی بە کشتتوکاڵی و بازرگانی ناسراوە دەوڵەمەندە بە چەندین مادەی کانزایی گرانبەها، بەڵام تا ئێستا حکوومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان نەیانتوانیوە سوود لەو کانزایانە وەربگرن و بەداهاتەکەی پرۆژە و خزمەتگوزاری لە قەزاکە جێبەجێ بکرێت. پێویستە وەزارەتی سامانە سروشتیەکان کار بکات لەسەر دەرهێنانی ئەم کانزایانە و خستنە بازاریانە و سوود وەرگرتن لێیان و ڕەخساندنی هەلی کاری زیاتر و هێنانەکایی دەستی کاری زیاتر وە لە ناوچەکە و هەرێمی کوردستان. پێنجوێن چەندین ناوچەی تێدایە کە کانزای لێیە، یەکێک لەوانە ئاسنەوەیە کە لە ئێستادا بەردەکەی دەردێن و بۆ بەردی مەڕمەڕ بەکاری دێنن کە پێشووتریش لە ساڵی هەشتاکان حکوومەتی عێراقی بەردی ئاسنەوەی بردووە بۆ مووسڵ و بەسڕە و ئەوانە لەوێ بەردی مەڕمەڕی لە دروست کردووە و لە ئێستاشدا پێویستە حکوومەتی هەرێم بەپێی پلانێک کە ئەگەر درێژخایان بێ ئەگەر کورخایان بێ سوود لە کانزای ناوچەکەمان وەربگرێت. لە قەزای پێنجوێن 13 جۆر کانزا هەیە، لەوانە بەردی ئاسن و بەردە گرانبەهاکان و مس و مەنگەنیز، تەنانەت شاخی یاسن هەیە، بەڵام تا ئێستا نەتوانراوە سوود لەو کانزایانە وەربگیرێت و بەشێکی داهاتەکەی بۆ قەزاکە بێت. هاوڵاتیانی قەزاکەش دەڵێن حکوومەت تا ئێستا پلانی بۆ سوود وەرگرتن لەو کانزایانە نەبووە. چەندی مەکتەبیان دروست کرد بەس لمەکەیانی بێژاو ئەیان برد. ناوی شاخی ئاسن کوڵێن نەک شاخی ئاسن کوڵێن ئێستا لە ناوچەی شلێر لە منتیقەی ینی ناحیی گەرمەک لە ناو پارێز لە ناو قەزای پێنجوێنە چەندین شاخی هەیە کە ینی کە بەردەکەی و خۆڵەکەی وەک ئاڵتون وایە ئەتوانێت ئیسفادەی لێ بکرێت، بەڵام ئەوەی کە نەکراوە ئەوەیە. بێگومان خەڵک ڕخنەی لەوە هەیە، خەڵک ینی چاوەڕێ ئەوە بوو کە بەهۆی ئەم سەرچاوانەوە چەندین کۆمپانیای بیانی پەلکێشی ئێرە بکرێ بۆەوەی ئیشی لەسەر کرێ. وەکو خەڵکی پێنجوێن وەکو دانیشتوانی قەزای پێنجوێن داواکارین کە خێر و بێری هەم سنوورەکەی پێ هەم سنووری پێنجوێن هەم مەرزەکانی هەم شاخەکانی هەم چیاکانی هەمووی بکرێتە خزمەتێ بۆ خەڵکەکەی. بەڕاستی پێنجوێن ماوەی زیاتر لە 10 ساڵە و تازە خەریکە پرۆژەکان وردە وردە سەر لە نوێ دەست پێیەکەنەوە. ئیش زیاتر بە حکمەوەی بوو کە چەند جارێ گەنجانی پێنجوێنان دانیشتوانی قەزای پێنجوێن خۆپیشاندانیان کرد. ساڵانی پێشووتر ژمارەیە کۆمپانیای بیانی لە بەشێک لە شاخەکانی پێنجوێن کاریان لەسەر دەرێنانی چەند کانزایەکی گرانبەها کرد. بەپێی بە دواداچوونەکانی پەیام یۆرانیۆمیشیان دۆزیوەتەوە، بەڵام دوایەوە چەندین ساڵە وازیان لێهێنا و حکوومەت و وەزارەتی سامانە سروشتەکان هیچ بەرنامە و پلانێکیان نییە بۆ سوودوەرگرتن و بەکارهێنانی ئەو کانزا و مادە سروشتیە گرانبەهایانی ناوچەکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.